ئەمڕۆ لە لاپەڕە ١٠٤ەوە ئینشاءڵڵای خوێنین کە باس لە مناڵەکانی پێغەمبەرەکەین عەلەیهی سەڵات وەسەلام. دوایەوەی کە دوێنێ باسمان لە حەجی ماڵ ئاوایی کردو و هەروەها لە کۆچی دوایی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام حەوت مناڵی هەبوو، 3 کوڕ و 4 کچ: قاسم و عەبدوڵڵا و ئیبراهیم، زەینەب و ڕوقەیە و ئوم کەلسوم و فاتیمە. هەمویان لە خەدیجەن ڕزای خوای لێبێ جگە لە ئیبراهیم کە لە ماریە قیبتەیە ڕزای خوای لێ. قاسم یەکەمین مناڵێتی بە ناوی ئەمەوە ئەوترا ئەبول قاسم کە کونیەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کەس بە شێوەیەکی گشتی پێی ناوترێتەوە ئەبول قاسم مەگەر بە مخالیفی سونەت. پێش پێغەمبەرێتی لە مەککە لەدایک بوو، هەر لە مەککە و پێش پێغەمبەرێتیەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام قاسم کۆچی دوایی کرد. هەندێکیش وتویانە کە دوای پێغەمبەرێتیەکەی بووە. دووهەم عەبدوڵڵا، ئەم بە نازناوی طەیب و تاهر ناسراوە، پێش پێغەمبەرێتی لەدایک بووە، هەر لە تەمەنی شیرەخۆرەییە کۆچی دوایی کرد. ئیبراهیم لە ساڵی 8ەمی کۆچیە لەدایک بوو، پێشەوەی 2 ساڵ تەمەن تەواوکە ئەمیش کۆچی دوایی کرد. دەربارەی کۆچی دوایی خەمی ئەمە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووە ئینە بیکە لە مەحزوونون، بە مردنت خەمبارین، وەکو بوخاری و مسلم ڕێوایەتیان کردووە. زەینەب کچە گەورەی بوو، پێش پێغەمبەرێتیەکەی لەدایک بوو، شووی کرد بە کوڕەپورێکی خۆی کە ناوی ئەبولعاسی کوڕی ڕەبیعە، لە مەدینە لە ساڵی 8ەمی کۆچیە کۆچی دوایی کرد. کچی ئەم کە ناوی ئومەیمە بوو، دوای کۆچی دواییکردنی فاتیمەی کچی پێغەمبەر صلی الله علیه وسلم شووی کرد بە عەلی کوڕ ئەبوطالیب، خوا لێی ڕاسی، سەیدنا عەلی. ڕوقەیە پێش پێغەمبەرەتی لەدایک بوو، هەر لە مەککە عوتبەی کوڕی ئەبوو لەهەبی مامی پێغەمبەر صلی الله علیه وسلم خواسته بووی، بەڵام دوایی ئەبوو لەهەب کە ئاەتی زەمکردنەکەی تەبەت یەدا ئەبی لەهەبی لەسەر هاتە خوارەوە لە قورئانە، بە کوڕەکەی خۆی وت کە ئەبێ تەلاقی بدەیت. بێگومان ئەویش تەلاقیدا. ئەنجا شووی کرد بە عوسمانی کوڕی عەفان ڕزای خوای لێبێ، پێکەوە کۆچیان کرد بۆ حەبەشە، دواتریش بۆ مەدینە. لەبێ پێش غەزای بەدری گەورە ڕوقەیە خوا لێی ڕازی بێ کۆچی دوایی کرد. ئوم کەلسوم ئەویش پێش پێغەمبەرەتی لەدایک بووە، ئەویش عوتەیبەی کوڕی ئەبوو لەهەبی مامی پێغەمبەر صلی الله علیه وسلم خواسته بووی، یعنی 2 خوشک بوون کە کچی پێغەمبەری نازدار بوون عەلەیهی سەڵات وەسەلام، شویان کرده بوو بە 2 کوڕە مامی پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی کە ئەبوو لەهەب بوون، کوڕەکانی ئەبوو لەهەب. ئەمیشیان عوتبەش طەبعاً یان عوتەیبەش کە ئاەتەکانی قورئان لەسەر ئەبوو لەهەب هاتە خوارەوە، باوکی ناچاری کرد کە دەست لە ئوم کەلسومی دەستگیرانی هەڵگرێت و ئەمیش لە مەدینە دوایی شووی بە سەیدنا عوسمانی کوڕی عەفان کردەوە، دوای ئەوەی کە ڕوقەیەی خێزانی کە هەر خوشکی ئەم بوو کۆچی دوایی کرد. بەڵام ئەمیش یعنی ئوم کەلسومیش دوای 6 مانگ لە شووکردنەکەی بە سەیدنا عوسمان کۆچی دوایی کرد، خوا لێیان ڕازی بێ. فاتیمە پێش پێغەمبەرەتی لەدایک بوو، ئەمیش ساڵی 2ەمی کۆچی عەلی کوڕی ئەبوطالیبی ئامۆزای پێغەمبەر صلی الله علیه وسلم خواستی. دوای کۆچی دوایی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فاتیمەش بە 6 مانگ ئەمیش کۆچی دوایی کرد و حەسەن و حوسەین خوا لێیان ڕازی بێ، یعنی ئیمامی حەسەن و ئیمامی حوسەین کە گەورەی لاوانی بەهەشتن، منداڵی ئەمن کە زۆرینەی ئاهل بەیتیش لەم حەسەن و حوسەینە کەوتوتەوە ڕزای خوایان لێ.